دانوستانەکانی ئەمریکا و ئێران گەیشتون بە قۆناغێکی هەستیار و ئومێد هەیە ڕێککەوتنێکی سەرەتایی بۆ کۆتایهێنان بە جەنگ و کردنەوەی گەروی هورمز واژۆ بکرێت. بە پێی قسەی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لەسەر زۆربەی بەنجەکانی ڕێککەوتنێکی نوێ لەگەڵ ئێران گەیشتونەتە قۆناغی کۆتایی و بەم زوانەش وردەکاریەکانی ئاشکرا دەکرێن. بە پێی زانیاری سەرچاوە دیبلۆماسیەکان لە وەزارەتی دەرەوەی پاکستانیش، ئیسلاماباد کە ڕۆڵێکی سەرەکی لەم نێوەندگیریەدا دەگێڕێت، پێشنیازێکی خسووەتە ڕوو کاتەیدا گربەستێکی کاتی بۆ ماوەی 6 ڕۆژ لە نێوان هەردوو لە خۆ دەگرێت. ئەم ڕێکەوتنە چاوەڕوانکراوە بە هەنگاوێکی مەیزانی گرنگ دەست پێ دەکات کە ئەویش کردنەوەی گەروی هورمز و دڵنیابوونەوە لە ئازادی کەشتیوانیە لەو ناوچە استراتیژیەی جیهاندا. بە پێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکانی وەک ماڵپەڕی ئەکسیۆس، ئێران بە پاکردنەوەی گەروەکە لە هەر مینێکی دەریایی و گەرنتیکردنی تێپەڕبوونی بێبەرانبەری کەشتیە بازرگانیەکان پابەند دەبێت. لا بەرانبەریشدا ئەمریکا ئاسانکاری بۆ سوککردنی گەمارۆکانی سەر بەندەرەکانی ئێران و دەرکردنی لێخۆشبوون بۆ هەناردەکردنی نەوت دەکات. ڕەشنووسی لێکتێگەیشتنەکە تەواو لەسەر بنەمای پابەندبوونی هاوتەریب داڕێژراوە بە جۆرێک کە چەندێک تاران هەنگاوی کۆنکرێتی بەرەو ئاسایش و سەقامگیری بنێت. واشنگتۆنیش بە هەمان ئاست کۆت و بەنجە ئابووریەکان سووک دەکات و ڕێگە بە ئێران دەدات بە شێوەیەکی قۆناغبەندی بۆ نێو بازاڕی وزەی جیهانی بگەڕێتەوە. لە ڕەهەندی سەربازی و تۆمیشدا ڕەشنووسەکە چەند بەندێکی هەستیار لە خۆ دەگرێت. لەوانە بەڵێنی فەرمی ئێران بۆ پەرەنەدان بە چەکی ئەتۆمی و بەشداری لە دانوستانەکان بۆ ڕاگرتنی پیچاندنی یۆرانیۆم بە ئاستی بەرز. هەروەها خاڵێکی جەوهەری ئەم پرۆژەیە گرێدانی کۆتاییهێنان بە جەنگی نێوان قەوارەی ئیسرائیل و حەزبوڵای لوبنانیە بە سەرکەوتنی دانوستانەکان. ئەمەش ڕەهەندێکی ئیقلیمی فراوان بە ڕێککەوتنەکە دەبەخشێت. سەبارەت بە داواکاری تاران بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە، ڕەشنووسەکە جەخت دەکاتەوە کە لەم قۆناغەدا ئەم هێزانە لە شوێنی خۆیان دەمێننەوە و بەرسی کشانەوەیان بۆ کاتێکی دیکە دۆخراوە. تا ئەو کاتەی لە چوارچێوەی ڕێککەوتنێکی گشتی و گشتگیردا چاوی پێدا دەخشێنرێتەوە و گەرەنتی ئەمنیەکان جێگیر دەکرێن. سەرڕای ئەم ئاسۆ دیبلۆماسیە هێشتا سەنگەکانی بەردەم گەیشتن بە ڕێککەوتنیش کەم نین، بە تایبەت کە بەرپرسانی قەوارەی ئیسرائیلی ئەم جۆرە لێکتێگەیشتنە بە ڕێککەوتنێکی خراپ ناو دەبن. هەر لەو میانەیەدا بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی قەوارەکە لە پەیوەندیە تەلەفۆنیەکەیدا لەگەڵ دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا نیگەرانی قوڵی خۆی بە ناوبراو گەیاندووە و پێی وایە ئێران تەنیا کات دەگوژێت. جگەلەوە نابێت پرسی لوبنان بەم ڕێککەوتنەوە ببەسترێتەوە. لە ناوخۆی ئێرانیشدا ئاژانسی تەسنیم لە سەرچاوەیەکی ئاگادارەوە بڵاوی کردوێتەوە کە هێشتا ناکۆکی لەسەر هەندێک بڕگە ماوە. بۆیە ئێران خۆی بۆ گەری شکستی دانوستانەکان ئامادە کردووە، بە تایبەت کە ڕەتی دەکاتەوە دەست بەرزاری کۆگاکانی یۆرانیۆمی پیتێنراو بێت و ڕەتیشی دەکاتەوە لە ڕەشنووسەکەدا بەڵێنی هەڵپەساردنی پیتاندنی یۆرانیۆم بۆ 10 یان 20 ساڵی دابێت. ئەمەش پشتڕاستی ئەو قسەی سەرۆکی ئەمریکا دەکاتەوە کە ئەگەری ڕێککەوتن و دەستپێکردنەوەی جەنگ نیوە بە نیوەیە.